بەخێربێن بۆ دیداری زانستی کۆیە شاری مەعریفەت و شارستانیەت لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا کە لە نێوان زانکۆی کۆیە بە هاوبەشی لە نێوان زانکۆی کۆیە ڤین فاوندیشن و ئینستیتوتی زەینەب خان کچە کورد ڕێکخراوە. ئەگەر بگەڕێمەوە بۆ وێنە مناڵێکی خۆم ئەو درەختانە چۆن ئارامیان پێبەخشیم کە بە کۆیەدا بەرەو هەولێر ڕۆیشتم، ئێستا هەموو جارێک کە دێمەوە هەست ئەەکەم بە دەستی خۆمان خەنجەرێکمان لە خۆمانداوە. ئەو ڕیزە دارخورما و واشنتنەی کە ئالەویان نێژراوە بۆ من زۆر نامۆیە بە کۆیە. زۆر سپاس بۆ نووسەر و توێژەر دکتۆر ڕێبارسی وەیدی. یەک لەوانە جێرانەوەی مێژوویە، مێژووی زارەچی، بە تایبەتی لە ناو کۆمەڵگە و گروپ و ئەو خەڵکانەی کە نووسین تیاندا نەبۆتە نەریت و دیاردەیەکی ڕۆژانە. ئەو مەقامەی ئێستا تەمەشای ئەو بەیاتە لە هیچی شوێنەچی نییە بەڕاستی. لانم گەرمە لانم گەرمە شلە و خانان ئاوێگۆ لانم گەرمە هەوهەیە میرێمە. بۆ کۆیە لە ڕابردوودا کە ئەمە باز لە ڕابردوو دەکەین پێشەنگایەتی بووە. بەردەوام هەوڵ دەدەین خوێندکار بەشدار دەبی لەگەڵمان ئەو لەو داهاتوو پاراستنی ئەو خانوو کەلەپورەکان دەکەن.